کوردستان دەستگاکانی ڕاگەاندن و ڕۆژنامە نووسە بە ڕێزەکانی خوا بەخێر بن سەرچاوان دیارە ئێمە وەکو لیژنەی هاوبەش لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان لیژنەیەکی هاوبەشمان هەیە بۆ سەرپەرشتی گربوونەوەیەک لە هەولێر. ئەمڕۆ ئێمە چوین بە فەرمی پێشکەشی لایەنی پەیوەندیدارمان کرد بە وەرگرتنی مۆڵەت. ئیدی ئێمە ئەو زەرایان و ئەو باسەمان لە بڵاوکراوەیەکدا دەخنووس کردووە و لەلایەن بەڕێز مامۆستا عەلی گردەسۆری دەخوێندرێتەوە و ئێمە پرێس کۆنفرانسەکەمان هەر تەنها بۆ خوێندنەوەی ئەو بەیاننامەیە دواتر هەر بۆ زانیاریتیان پرسیار وەرناگرین و زۆر سپاس و دووبارە و سێبارە هەموو لایەک بەخێر بێت. بسم الله الرحمن الرحيم. بەخێراتنی لایەنەکانی ڕاگەاندنەکان دەکەین بۆ برن. ڕاگەاندراوی لیژنەی هاوبەشی سەرپەرشتیاری گرتبوونەوەی پاڵپشتی غەزە لە هەولێر بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. وەک ئەرچێکی مرۆیی و ئاینی و نەتەوەیی و نیشتیمانی و خەڵکی هەرێمی کوردستان ئێمە لە هەردوو لایەنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان بڕیارماندا ڕۆژی شەممە ڕێکەوتی 12/4/2005 کاتژمێر 4:30 ئێوارە لە بەردەم پارکی شانەدەر گردبوونەوەیەکی جەماوەری ساز بکەین بە بەشداری زانایان و ئازادی خوازان و جەماوەری شاری هەولێر دژ بەو کۆمەڵکوژی و خوێنڕێژیە دوڕندانەی دەرهەق بە گەلی فەڵەستین و خەڵکی کەرتی غەزەی خۆڕاگر ئەنجام دەدرێت. هاوسۆزی و هاوخەمی گەلی کوردی موسڵمان کە بە ئەنجام دەدرێت کە دژە بە پرینسیپەکانی مافی مرۆڤ و یاسای مرۆیی نێودەوڵەتی و بۆ گەیاندنی هاوسۆزی و هاوخەمی گەلی کوردی موسڵمان بۆ خەڵکی غەزە و فەلەستین ئێمەی کوردیش وەکو ئەوان قوربانی دەستی کۆمەڵکوژی و جینۆسایدین و تاڵاومان زۆر چەشتووە. بۆیە بە شێوەیەکی فەرمی و یاسایی لایەنی پەیوەندیدارمان لە پارێزگای هەولێر ئاگادار کردەوە، بەڵام بەداخەوە بە پاساوی نەگونجاوی بارودۆخەکە داواکاریەکەیان ڕەت کردینەوە و مۆڵەتیان نەدا. هیواخواز بووین هاوکار بوونایە جەماوەری خۆشەویست و مرۆڤ دۆستی کوردستان دڵنیا دەکەینەوە کە ڕێگای مەدەنیتر دەگرینە بەر بۆ دەربڕینی هاوسۆزی و پاڵپشتی وەکو ڕووماڵی میدیایی و گەیاندنی کۆمەچی و هەر ڕێگایشتری مەدەنی. و لێرەوە ئاگاداری هەموو لایەک دەکەینەوە کە گردبوونەوەکە ئەنجام نادرێ لە کاتی دیاریکراو. دووبارە دەمانەوێ لێرەوە سوپاسی هەموو لایەک بکەین کە پاڵپشت و ئامادە بوون بۆ گردبوونەوەکە. کۆمەڵی دادگەری کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان پێنجشەممە 10/4/2025. زۆر سوپاس. ئەمە بڕیارماندایە پرسیارەکان وەڵام نەدەینەوە. سوپاسان دەکەین و دەستان خۆش بی. دەستان خۆش بی. ئێمە لە بەنێواتون ئێوەش لە بەنێواتکان ئێستا ئەوکە ڕەتیان کردیتەوە لە پارێزگا هۆکارەکەی بەچی دەزان کە هەمووچیانە هۆکارەکەی لە بەیاننامەکەی نووسیمانە کە وەڵامەکەیان وەی کە بارودۆخەکە گونجاو نییە. پێتان وایە بارودۆخە گونجاو نییەوە؟ ئەوان خۆیان ئەمە هیوامان خواستی ئەوان هاوکارمان بوونایە لەگەر ئێمە هاوکار بوونای بۆ ئەو گردبوونە بوو بایە و دەنجی ناڕەزایی ئەو میلەتە کوردی موسڵمانیش وەکو هەموو میلەتانی تر بگەیشتا بایە و پاڵپشتی بکرایە، بەڵام ئەوان لایەنی پەیوەندیدارن و ئەمەش بە فەرمی کە داوامان لەوان کردیا ئەوان وەڵامەکەیان وەبوو کە وەڵامەکەیان وایە ئێمەش یعنی پابەندین بە بڕیارەکە وەڵام تقریبا ئەوەی پەیوەندی بۆ زۆر هەموو لە نێو بەیاننامەکە هەیە. بۆیە زۆر سوپاس بەخێر بن سەرچاوان بۆ ئەندازای کۆتایی پێدەین و دووبارە بەخێر بێت. زۆر سوپاس.